محمد يا رسول الله، محمد يا حبيب الله، محمد يا رسول الله، محمد يا حبيب الله. محمد 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 يا رسول الله، محمد يا حبيب الله.
تنخدع يا بدا وتشوف ايامك وتشوف ايامك والرعد دنياك بێگومان ئەمڕۆ وەکو هاوکاری و هاوسۆزی و پێکەوە تعبیرکردنی شادی و خۆشی هاتین ناو خەڵکی موسڵمانی هەولێر و بەشداریمان کرد لەو خۆشیە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و موسڵمانانی جیهان بەگشتی ئومێد دەکەین کە ئەم بۆنەیە ببێتە تەبایی و پێکەوە بوونێکی زیاتر و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو هەموو بەشەریەتی ڕزگار کرد لە هەموو بەڵاو گیر و گرفتێکی دەرونی و کۆمەڵایەتی و ئەخلاقی هەروە میلەتی ئێمەش بە پابەندی و بە شوێنکەوتنی بتوانین لە زاڵ بین بەسەر کۆسپەکانی ژیانمانەوە و ڕۆژێکی خۆشتر و باشتر ڕووبکاتە وڵاتمان. پیرۆز بێ لە هەموو عبد العفو
حبيب الله محمد يا رسول الله محمد يا حبيب الله محمد 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 يا رسول الله محمد يا حبيب